بسم الله الرحمن الرحيم. السيد الأمين العام لجامعة الدول العربية. گێڕانەوەی پارەدزراوەکانی عێراق لە بەغدادی پایتەخت گفتوگۆی لەسەر دەکرێت و چاودێران و شارەزایانی ئابووریش دەڵێن پرۆسەکە کۆسپ و لەمپەری سیاسی و یاسایی زۆری لە بەردەمدایە. عێراق و هەرێم لە بەردەم چەندین کێشەی ئابووریدان و بەهۆی گەندەڵی و نەبوونی شەفافیەتیشەوە ناتوانرێت بە وردی ئەو پارانە بخەمڵێنرێت کە لەلایەن بەرپرسا گەندەڵەکانەوە براونەتە دەرەوەی عێراق و تا ئێستاش کردارەکە بەردەوامە. ماوەیەک لەمەوبەر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق پرۆژە یاسایەکی ئاڕاستی پەرلەمانت کرد بۆ گێڕانەوەی ئەو پارانەی بەهۆی گەندەڵیەوە لە دوای ساڵی 2023ەوە براونەتە دەرەوەی عێراق کە بڕەکەی بە 150 ملیار دۆلار مەزەندە کردووە. ئەمەش لە کاتێکدایە لیژنەی نەزاهەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕەکەی بە 350 ملیار دۆلار مەزەندە کردووە کە نزیک دەبێتەوە لە 1/3 کۆی ئەو داهاتانی لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا عێراق دەستی کەوتووە. پێشتریش محەممەد عەلاوی وەزیری دارایی عێراق ڕایگەیاندبوو ئەو پارانەی براونەتە دەرەوەی عێراق لە نێوان 150 بۆ 200 ملیار دۆلاردایە کە تەنها لە 5 هی ڕژێمی پێشووی عێراقە. وتیشی 20 ملیار دۆلار لەو پارەیە لە لوبنان دیار نەماوە. کێشێک لە چاودێران پێیان وایە بەهۆی لاوازی پێگەی سیاسی عێراق و بەردەوامی زۆرینەی ئەو سیاسیانەی تێوەگلاون لە بەڕێوەبردننی وڵاتدا ئەستەما بتوانرێت ئەو پارانە بگەڕێنرێتەوە. حضرتك صاحب يقظة. طارق حرب شارەزای یاسایی لە بارەی کۆنگرەی گێڕانەوەی پارەدزراوەکانی عێراقەوە بۆ ئاژانسی شەفەق نیوز ڕایگەیاندووە هیچ یاسایەکی پێچەوانە لە نێوان وڵاتاندا نییە کە ڕێگر بێت لە گێڕانەوەی ئەو پارانەی لە عێراقەوە براونەتە دەرەوە. بەڵام پێویستە وەزیرانی ناوخۆ و دادی ئەو وڵاتانی بەشدارن لە کۆنگرەکەدا هاریکار بن و پەیوەست بن بە داوای عێراقەوە بۆ گێڕانەوەی ئەو پارانە کە زۆرینەی لە وڵاتە عەرەبیەکان و بەشێکیشی لە تورکیا و سویسرایە. هاوکات ڕاوێژکاری دارایی وەزارەتی دارایی عێراق بە هەمان سەرچاوەی ڕاگەیاندووە گێڕانەوەی پارەدزراوەکان دۆسیەکی گوماناویە و پێویستی بە هاوکاری نێودەوڵەتی ڕاستەقینە و بەدواداچوونی یاسایی هوەری هەیە. چالاکیەکانی کۆنگرەی نێودەوڵەتی بۆ گێڕانەوەی پارەدزراوەکانی عێراق دوێنێ و ئەمڕۆ لە بەغدادی پایتەخت و بە سەرپەرشتی مستەفا کاظمی سەرۆک وەزیرانی عێراق بەڕێوە چوو. هەریەکە لە ئەحمەد ئەبولغەیت سەرۆکی کۆمکاری عەرەبی و ژمارەیەک لە وەزیرانی داد و سەرۆکانی ئەنجومەنی داد و دامەزراوەکانی چاودێری و نوێنەری چەندین وڵات و ڕێکخرا و کەسایەتی یاسایی و ئەکادیمی و ڕاگەاندن تیایدا ئامادە بوون. أقول دائما إن الفساد والإرهاب